ئینسانی موسڵمان کاتێک ڕائەمێنێت لە عیبادەتکردنی خوای گەورە، تایبەتر لەم مانگەدا لە حەجی حاجەکان، ئەومان بۆ دەرئەکەوێت پەیوەستبوون بە ئیسلامەوە چەندێک گرنگە. ئینسانی موسڵمان دەبێت شانازی بکات بەوەی موسڵمانە. ئیمامی عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێبێ دەفەرمێت: نحن قوم أعزنا الله بالإسلام فإذا ابتغينا العزة بغيره أذلنا الله. أفرمي يما قوم يقبوين قريش كبيغمري خوامان صلى الله عليه وسلم بوهاتو إسلامي آشنا كردين، خواي پروردگار بإسلام بعزتي كردين، ناو ماندر کرد، خلق سامي ليه كردين، دڵ و دەروون و ئەخلاق و ژیانمان پاک بووە. ئەفەرمی هەر کاتێک بمانێ بەغەیری ئیسلام بە عیزەت بین، خوا زەلیلمانەکە. هیچ کەسێک پێی وان نەبێت بەغەیری ئیسلام پیاوە، بەغەیری ئیسلام خاوەنی ناوە. ئەگەر هەشی بێت کاتی ئەکوژێتەوە ناوەکەی. بەڵام قەومانێکن مردووشن ئێستا ناویان زیندووە. بۆچی پەیوەست بین بە ئیسلامەوە؟ چونکە ئەو دینەیە کە خوای پەروەردگار خۆی ڕازیە بەرنامەمان بێت. لە کێوی عەرەفە و ئایەتەی کە دابەزی: اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا. خوای گەورە فەرمێت ڕازیم ئیسلام دینیەوە بێ. لەناو قەبری شاکە نەکیر و مونکەر پرسیارمان لێکەن: وما دینک؟ دینەکەت چییە؟ دەڵێن دینمان ئیسلامە ئەگەر ژیا بێتین لەسەری، ئەگەر تەطبیقمان کردبێ، ئەگەر دڵمان پێی خۆش بوو بێت. خوای پەروەردگار هەموو ئەدیانێکی تری، هەموو دینێکی تری نەسخ کردوتەوە بۆ ئیسلامەکەی ئێمە. هەموو کتابە ئاسمانەکان نەسخ کراون بۆ قورئانەکەی ئێمە. ئەگەر بینیتان هەر ناو و موسەمایەک، هەر جوولەکە و گاورێک، هەر دینێکی دەستکردی ئەمڕۆ کە مەنجەڵێک یاپراغ بەشیانەکە، وتیان دینەکەی ئێمە حەقا، بزانە ئەوانە گومڕان، بزانە سەر لێ شێواون. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت: لا يسمع بي أحد من هذه الأمة يهودي ولا نصراني ولم يؤمن بالذي أرسلت به إلا كان من أصحاب النار. هیچ جوولەکە و گاورێک نییە گوێی لەو بەرنامەی من بێ کە هێناومە ئیمانم پێ نەهێنێ ئیلا ئەهلی جەهەنەمە. کەواتە ناکرێ کابرایەک بڵێ دینەکەی من دینێکی باشە و باوەڕ بە ئیسلام نایەنم، یان باوەڕم بە ئەڵڵا هەیە باوەڕم بە موحەممەد نییە صلی الله عليه وسلم، باوەڕی پێمەیەنە. چەنەها خەڵکەن لە کوچە و کۆڵانەکانی هەموو جیهانە ئیلحادیان هەڵبژاردو، کێ زەرەرەکات؟ إن الذين يلحدون في آياتنا لا يخفون علينا. ئەوانەی ملحدن بێ باوەڕن، خوای گەورە فەرمێ لە ئێمە بزر نابن، حەزەکەی هەتا بەیانی جنێو بەخوا بدە. خوا زەرەر ناکە، خوا زەرەر ناکە. زەرەرمەندی ڕاستەقینە ئەوانن کە ئیمان نایەنن. إن الدين عند الله الإسلام. دینی وەرگیرا و لە لای خوای پەروەردگار ئیسلامە. بەڵام ئیسلامێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەفسیری کردو بۆ سەحابەکان، و سەحابەکان دەم بەدەم لە کتابەکانە بە ئێمەیان گەیاندووە. نەک ئیسلامێک لە مەجلیسەکانە بەیان بکرێت، نەک ئیسلامێک ئەوروپا بێوێ، نەک ئیسلامێک حەزمان بێوێت، نەک ئیسلامێک فلانە کەسەیەوێت دڵی عاجزە بێت. ئەوە ئیسلامەتی نییە. سازش لە حەق و لە مافی ئیسلام ناکرێت، سازش لە عەقیدە و بیر و باوەڕ ناکرێت. ئیسلامی ڕاستەقینە بێ فەخری پێوە بکەین. خوایە سپاس بۆ تۆ کە موسڵمانم، کە لەسەر ئیسلامم. زۆر هەبوون لە زانایانی سەلەف دەیانوت ئەی خوای پەروەردگار نازانین سوپاست بکەین لەسەر چی نیعمەتێ، لەوەی کە هیدایەتت داوین بۆ ئیسلام، لەوەی کە چی نیعمەتێکە بەسەریەمان ڕژاندووە. سوپاسی خوا بکە، بڵێ ئەلحەمدولیلا موسڵمانم. چەند خەڵکەن لە هەندستانە دکتۆری بەرزەیە، مشکێکی داناوای پەرسێت، مشکێکی کردووە بەخوا،
مانگایەکی کردووە بۆ خوا بۆچی خوای پەروەردگار فەرمانی کرد بە بەنی ئیسرائیل ئیذبەحوا بەقەرە مانگایە سەر ببڕن ئەگەرتانێ بزان ئەو پیاوە کێ کوشتوێتی بەڕانێکی مانگاکە بدەن بە کابرا زیندۆ بێتەوە پێتانەڵێ کێ کوشتوێتی بۆ سڕەکەی ئەوەیە ئەو قەومە مانگایانە پەرست هێندە عەقڵیان لە لای خۆیان نەما بەدەستی خۆیان خواکەی خۆیان سەر بڕی ئەوە سڕەکە لەوایە ئیسلام جێگای شانازی هەر کەسێکە شانازی پێوە